دوای چەند مانگێک داخستنی فەرمانگە حکومیەکان بەهۆی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە، جارێکی دیکە لە سنووری پارێزگای سلێمانی دەوامی فەرمی دام و دەستگا حکومیەکان دەستی پێکردەوە. ئێرە بەڕێوەبەراتی پاسپۆرتی سلێمانیە. سەردانیکاران کاتێک سەردانی بەڕێوەبەراتیەکە دەکەن پابەند دەکرێن بە ڕێنماییە خۆپارێزیەکان. بەڕێوەبەراتیەکە سوودی لە ماوەی کەرەنتینە بینیوە. ئێستا لە پێناو کەمکردنەوەی ڕۆتینیش کار بە سیستەمی یەک پەنجەرەیی دەکرێت و کاروباری هاوڵاتیان خێراتر ڕایی دەکرێت. ناو بەڕێوەبەرایەتیش لە هەموو هۆڵەکان کورسیەکمان لەگەڵ کورسی دووەما جیا کردوێتەوە بۆی کورسێک شریتێکمان لێداوە بۆ ئەوەی لەوێدانە نیشێت تاکو و بەرێکەوتن کەم بێت. خۆشبەختانە ئێمە ئەم 45 ڕۆژان کە لە شوو بوو هاتینەوە بەڕێوەبەرایەتی لەگەڵ تیمە جیاوازەکانمانە هەموو سیستەمی بەڕێوەبەرایەتیمان هەڵۆشانەوە سەر لە نوێ نێتۆرکەکانمان هەڵۆشانەوە سویچەکانمان هەڵۆشانەوە سەر لە نوێ دامان ڕشتەوە بە بەرنامەیەکی نوێەوە کردمان بە سیستەمی یەک پەنجەرە. ئێمە ڕاستە نزیک بووبووینەوە لە سیستەمی یەک پەنجەرە لە پێش نەخۆشی ڤایرۆسی کۆرۆناوە هاوڵاتی ئاسانکاری زۆری بۆ کرابوو ڕۆتین کەم کرابەوە بەڵام هێشتا نەگەیشت بوونەوەی کەوا لە 100% سیستەمی یەک پەنجەرە بەکاربێنین. بەڵام لەم پشووە لەبەر پێویستمان بە چەندین ڕۆژ بوو بۆی ئەو کارە ئەنجام بین ئێستا هاوڵاتی دێت ئەم ژوور و ژۆر ناکاوەکو پێش ڤایرۆسی کۆرۆنا. پێش ڤایرۆسی کۆرۆنا پێویست بۆ هاوڵاتی 34 ژووری بکردایە 34 مۆر و ئیمزا لەسەر فایلەکەی هەبوایە 34 ئەفسەر و کارمەندی ببینە. ئێستا ئەوە نەماوە. ئێستا کە دێت یەکسەر لە ڕێگەوە بۆ لای یەک کۆڵ یەک ئەفسەرە بینێ یەک کەسە بینێ و یەکسەر چێدە دەرەوە. دیسان ڕۆتین زۆر کەم بۆتەوە کارەکان زۆر خێراترە ڕوا و دیسان بەریەککەوتنیش لەگەڵ ئەفسەر و کارمەندەکانی ئێمە و لەناو خۆشیانە زۆر کەم بۆتەوە. زیاد بە 6,000 پاسپۆرت لە نێو ڕەفەکاندا لە چاوەڕوانیدان بۆ وەرگرتنەوە کە مێژووی دەرچوونی هەندێکیان بۆ ساڵی 2012 دەکەڕێتەوە. پاسپۆرتی سلێمانی داوا لە هاوڵاتیان دەکات. ئەوانەی مامەڵەی پاسپۆرتەکانیان تەواو بووە سەردانیان بکەن بە مەبەستی وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان. ئێمە نزیکەی 6,000 پاسپۆرتمان لایە لەو 6,000 جیازە بۆ 2000 جیازی ساڵی 2019 و داوا لە هاوڵاتیان دەکەن کە پێین پاسپۆرتەکانیان وەرگرتنەوە و پێشتر ئێمە ئەگەر ساڵێک زیاتر بەسەریاو تێپەڕێە پاسپۆرتەکان بە نووسراوە مانار بۆ جنسی عام لە هەولێر لێش ئەوان بە نووسراوە ئەنار بۆ بەغدا هەوای هاوڵاتەکە لە بەغدا وەرگرتاتە بەڵام ئێستا پاسپۆرتەکان هەمووی لای خۆمانە داوا لە هاوڵاتیان دەکەن کە سەردانماکەن. دەوامی ئاسایی ئەو دام و دەستگایانەی لە سلێمانی داکراونەتەوە لە کاژمێر 9 بۆ 1 دوانیۆڕۆیە. پاسپۆرت و هاتوچۆ و شارەوانی و نشینگا لەگەڵ کۆمەڵێک فەرمانگەی دیکە بە فەرمی دەستیان بەکارکردن کردوێتەوە. ئێستا هاوڵاتیان دەتوانن سەردانیان بکەن و بە پابەندبوون بە ڕێنماییە تەندروستیەکانەوە مامەڵەکانیان ڕایی بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.